میوانێکی ترم لەگەڵە گرنگە لە ئیماراتەوە بزانین ئەوێژێکێک بوو لەو ناوچانەیە کە بردومان کراوە بە موشک و درۆنی ئێرانی. دکتۆر ئێلیم لەگەڵا پرۆفیسۆری پەیوەندی نێودەوڵەتیەکان لە زانکۆی ئەمریکی ڕاستەوخۆ لە دوبەیەوە لەگەڵمە. دکتۆرم کاتت باش، سوپاس کە ئامادەن لەگەڵم. دکتۆر، دوبەی یەکێک بوو لەو ناوچانەی کە زەرەر و زیانێکی زۆری بەرکەوت لە ڕووی ئابووریەوە. ئێوە چۆن سەیری وەکو خۆتان ناوتان ناوە دەستدرێژی، چۆن سەیری ئەم دەستدرێژیانەی ئێران دەکەن بۆ سەر ناوچەکەتان؟ لە ڕاستیدا ئەمە سەرپرایزێک بوو بۆ ئێمارات بۆ ئەوەی بەو شێوەیە لەلایەن ئێرانەوە بکرێتە ئامانج دوای ئەوەی زیاتر لە ساڵێک کاتی بەسەر بۆ ئەوەی سەرۆک ترامپ قایل بکە بەوەی کێشەکە بە ڕێگاکی دیپلۆماسی چارەسەر بکە. هەموو ئەوانە بەبیردێنینەوە بە ئەمە بیرهێنانەوە بوو کە شارێک بۆ ئاشتی بۆ کرانەوە لە ناوچەکەدا لە نێویاندا چارەسەرکردنی فایلی ئێرانی، بەڵام هەروەها دوور نەبوون لەگەڵ لە چارەسەر گفتوگویەکی باشیان هەبوو لەگەڵ ڕژەمی ئێراندا. ئەو هێرشە بەو شێوەیە و بەو ئاستە کە تاوکو ئێستا بەردەوامە لەلایەن ڕژەمی ئێرانیەوە بۆ سەر ناوچە مەدەنیەکانی ئیمارات بە چەندین موشک و درۆن کە دەتوانم بڵێم ئەمە مای تێگەشتن نییە کە زەمە تێناگات و زیانیشی زۆریشی پێگەیاندوین، نەک تەنها بۆ ئابووری ئەم وڵاتە بەڵکو بۆ سەروەری ئەو وڵاتەش. باشە دکتۆر ئێلی، ئێران ئەڵێت من بنکە و بارەگای ئەمریکا دەکەمە ئامانج لە ناوچەکە و هەموو ئەو وڵات و شار و ناوچانەی کە هێرشم کردوتە سەری ئامانجەکەم بنکە و بارەگای ئەمریکایە. من میوانێکیشم هەیە لە ستۆدیۆ وتی کە ئەمەمان نەبینیوە لە ڕۆژانی ڕابردووە تا ئەمڕۆ سێم ڕۆژی جەنگەکەی ئەمەمان نەدیوە بنکە و بارەگای ئەمریکا بکرێتە ئامانج. پێم بڵێ دکتۆر ئێلی، لە دوبەی هیچ بنکە و بارەگایەکی ئەمریکای لێ بووە بکرێتە ئامانج یاخود نەخێر تەنها فڕۆکەخانە بووە یاخود شوێنی مەدەنی و بازرگانی بووە؟ ئێمە دوو بنکەمان هەیە لە ئیماراتێکیان لە دووبەیە، ئەوی تریان لە ئابوودەبیە، دوودانە لە ئابوودەبیە. لە ڕاستیە ئەمانەش بنکەی ئەمریکی نین، بەڵکو ئەمانە ناوەندی گشتین بۆ هێزەکانی ئێمارات و بۆ ڕاهێنان و هەماهەنگی و ئاڵگۆڕکردنی زانیاری بەکاردێن. دەبێ ئەو شوان بیر بێت جارێشتر گشت وڵاتانی کەندا و ڕێگەیان بە ئەمریکا نەداوە بۆ بەکارهێنانی ئاسمانەکانیان بۆ هێرشکردنە سەر ئێران. بێگومان ئەم بنکانە بنکەی ئەمریکی نین، بەڵکو بنکەی ئیماراتین و هەندێک هێزی تێدا هەیە و بە هیچ شێوەیەکش بەکار نەهاتون بۆ بە ئامانجگرتنی ئێران نە لەم جەنگە و نە لە جەنگەکانی ڕابردووشدا. ئەو هێرشانش کە جەنەتان باستان کرد، فڕۆکەخانەکان بەندەرەکانیان کردوتە ئامانج بۆ ئەوەی زیان دروست بکەن. تاوەکوێرە دەتوانم بڵێن هیچ هێرشێک نەکراوەتە سەر ئامانجی مەدەنی لەلایەن ئەو موشک و درۆنانە خرانەتە خوارەوە کەوتونەتە ناوچەی مەدەنی و وێرانکاریان لێ کەوتووەتەوە بەداخەوە، بەڵام بە ئامانجگرتنی فڕۆکەخانەکان و بەندەری جەبەل بە ئەنقاز بووە. ئەمەش لە دەرەوەی دەتوانم بڵێم پەیوەندی دوو هاوسەی باشە کە ئیمارات هەیە بۆ لەگەڵ ئێران. باشە دکتۆر ئێلی، دەکرێت باسی ئەوە بکەین ئیمارات سەرکەوتوو بوو لە بەرپەرجدانەوەی ئەو هێرشانە کە کرایەسەری، یعنی بەبەستمەوەی سیستمی بەرگریەکەی سەرکەوتوو بوو بەبێ ئەمریکا؟
بێگم ئێستا شتێکت پێ دەڵێم هەندێک ژمارەت پێ دەڵێم لەلایەن وەزارەتی بەرگریەوە بڵاوکراوە چەند کاتژمێرێک بەر ئێستا ئێمە باسی 541 درۆن 5400 درۆن دەکەین لەگەڵ ئەوە دوو موشەکی کڕوز و سەدان موشەشی تر لە نێو ئەوانەدا تەنها دوو توانیویان ئاماژەکان بپێکن ئەوانی تر هەمویان خراونەتە خوارەوە لە هەمووی 45 ساچمان کەوتونەتە ناو خاچی ئێماراتەوە ئەمە شکستێکی زۆر گەورە بووە بۆ پێکانی ئامانجەکانیان سەرکەوتنێکی گەورە بووە بۆ هێزەکانی ئێمارات و پاراستنی قاکە و سەروەریەکەی و پرسیارەکەش لێرە کەماوە ئەوەیە کە دەبێ بیکەین ئایا ئیمارات و وڵاتانی تری کەندا و لەو قۆناغا لەو ئاستەی خۆیاندا دەمێننەوە بە شێوەیەک هێرشیان بکرێتە سەر و ڕاستە ئەوان بەرگیان لە خۆیان کردووە ئایا دەبێ ئەوان بکەنەوە بە شێوەیەک لە شێوەکان ئەمە ئەو پرسیارێکە جوابی دەتۆ ئەو پرسیارە دانێ بۆ من لە پێگەی پرسیارم و تۆش لە پێگەی وەڵامدانەوە کەواتە با دکتۆر ئێلی تۆ پێم بڵێ لە درێژ مەودای ئەم جەنگەیە ئایا ئیمارات وڵاتانی کەندا و ئەو توانایان هەیە کە ڕوبەڕووی ئەم هێرشانە ببنەوە لەلایەن ئێرانەوە یاخود نەخێر ئیفلیج دەبن و پێویستیان بە هاوکاری و پاڵپشتی ئەمریکایە؟ هیچ شتێک لەو نێوەندەدانیە بۆ نمونە هەر تۆڵەیەک دەبێ بە دڵنیاییەوە بە هەماهەنگی لەگەڵ هێزەکانی ئەمریکادا بکرێت لە نێو دەریا و لە ئاسمان و لەسەر زەویدا بێگومان هەماهەنگی دەبێت دەتوانیم ئەوەمان بیر بێت ئیماراتیەکان و سعودیەکان و تەنانەت وڵاتانی تری کەنداویش توانایەکی سەربازی و کەرەستەیەکی سەربازی نایابیانە هەیە فڕۆکەی شەڕکەریان هەیە موشەشی باڵستیان هەیە هەموو ئەو توانایان هەیە بەڵام ئەم وڵاتانە بڕیاریان داوە نەستە نێو جەنگەوە و نایانەوێ بە شێوەیەک دەربکەون کە ببنە هاوپەیمانی ئیسرائیل بۆ هێرشکردنە وڵاتانی تر بە بۆچوونی من تەنها تۆڵەیەک GCC دەکرێت هێرشەکانی لەگەڵ ئەمریکادا هەماهەنگ کرد دەکرێت سنووردار بێت نەکردنەوەی جەنگێکی سەرانسەری تەنها وەکو نردنی پەیامێکە بۆ ئەوەی پێیان بڵێن کە سەروەری ئێمە بۆ بەزاندن نییە. باش ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بێت ئەمەی کە ئێستا دەیبینین و دەگوزەرێ ئەتوانی پێشبینی ئەوە بکەی بۆ داهاتوو بازاڕی وزە چی بەسەردێ؟ بێگومان کێشێکی زۆر گەورە هەیە بە داخستنی گەروی هورمز هەروەکو دەزانن هەمومان دەزانن 20 لە سەدی تەواوی نەوتی جیهان بەوێدا تێدەپەڕێت هەروەها بینیمانە نرخی نەوت زۆر بەرز بۆتەوە لەگەڵ ئەوە بەرەمهێنانی غاز لەلایەن قەتەرەوە کەم بۆتەوە بەهۆی ئەو هێرشانەوە کێشێک وێرانکاریەکی ئابووری لە سەرانسەری جیهاندا ڕوودەنەک تەنها لە کەندا و پێم وایە هیچ کەسێک لە جیهاندا بەرژەوەندی لەم جەنگەدانە بۆ ئەوەی درێژە بکێشێت چەند هەفتەیەکیان چەند مانجێک هەمووان پێیان باشە ئەمە تا زۆر کۆتایی پێبێت لەگەڵ ئەوەشدا دەبێت بە شێوەیە کۆتایی پێبێت کە یەکلاکەرەوە بێت بە شێوازێک ڕێککەوتن ئەنجام بدرێت بۆ ئەوەی نەگەڕێنەوە ئەو دۆخەی کە پێشتر تیای بوون ئەمە ڕێگای پێنادرێ و گونجاو نییە. جەنابی پرۆفیسۆر کەواتە تۆ پێمەڵەی بازاڕی وزە شڵەژاوە باشە دەستخۆش دوایین پرسیار بۆ تۆ ئەوەیە کە دەڵێ ئەبێ ڕێککەوتنێکە بێ ڕێککەوتنێکی یەکلاکەرەوە دەتوانی پێم بڵێ پێناسەی یەکلاکەرەوە چیە لای جەنابی پرۆفیسۆر؟ بەڵێ بن پێم وایە جا پێمان خۆش بێت یا خودنا جا دوای 7 ئۆکتۆبەری ساڵی 2023 ئەم هەرێمە کەوتە نێو
قۆناغێکی تەواو تازەوە لەگەڵیدا هاتنی سەرۆک ترەمپ بۆ کۆشی سپی ئەمە کاتی ئاشتی و هەماهەنگی و سەقامگیری بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆتایی بێت بە ڕۆڵی میلیشیاکاندا هەرێمەکەدا. پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا ئێران دەیەوێت هاوبەشێکی ئەرێنی بێت لە هەرێمەکەدا ئەگەر دەیانەوێت گۆڕانکاری لەناوخۆ ئەنجام بدەن و ئایدۆلۆژیا گۆڕانکاری پێ بەسەردا بێت و بەشداری ئێران بە شێوەیەکی ئەرێنی هەبێت لە ناوچەکە لەگەڵ وڵاتانی هاوسەیدا لەگەڵیاندا تورکیا و وڵاتانی کەندا و ئەمە پرسیارەکەی ئەگەر جوابەکە ئەگەر وەڵامەکەی بەڵێ بێت ئەو کاتە دەتوانین بگەن بەڕێکەوتن ئەگەر نەخێر بێت تەنانەت 10 ساڵی تریش هیچ گفتوگویەک نامانگەینە بێ شوێنێک. زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر ئێلی هیندی پرۆفیسۆری پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی ئەمریکی ڕاستەوخۆ لە دووبێەوە لەگەڵم بووی. دەست خۆش.